ئازیزانمان لە هەرجەیەکن سڵایەمەتان لێبێت بەیانیتان باش بێ بەو هیوای ویلایەتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی لەم ڕۆژ کۆمەڵی بەرگە بابەتمان بۆ ئامادەکردوون بەو هیوای تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سوود لا بەرگە بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوەری سەرەکی پێک هاتووە. لا تەوریکەم سەرتاماندا باس لە یاسای سەلامەتی خۆراکەکەین زین کە مێژووی ئەم یاسای ئەگەڕێتەوە بۆکەی لە چ وڵاتێک سەری هەڵداوە لامان کاتیشدا باس لەوە دەکەین کە لە کوردستان تا چەند ئەم یاسایە هەیە و پەیڕەو ئەکرێ و تا چەند لە پەرلەمان ئاماژەی پێکراوە لە هەمان کاتیشدا باسێک لە کوشتارگەکانەکەیم زین کە کوشتارگەکان پێویستە چۆن بن تاوەکو ستانداردی وڵاتانی تر بن و لەمان کاتیشدا باسێک لە کێشەکانیانەکەین و چی بکرێت بۆ ئەوی لە ئێستادا کێشەی کوشتارگەکان چاک بکرێت بۆ ئەوی کە بتوانن گۆشتێک بدەنە هاوڵاتیان کە تەندروست بێەوە بەکارهێنان. ئەمە تەوەری یەکەممان دووە بە دوایەوە چینە سەر تەوەری دووەممان لە تەوەری دووەماندا ڕاستەوخۆ میوانێکمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت باس لە چۆنێتی پاراستنی بەڵگەنامە مێژوویەکانەکەیم زین بەڵگەنامە مێژوویەکان چی ئەگرێتەوە کوردستان تا چەند دەوڵەمەند دەبوونی بەڵگەنامە مێژوویەکان لەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە چی کرا بۆی ئەم بەڵگەنامانە بپارێزێت تا چەند شوێنێکی تایبەت هەیە بەم بەڵگەنامانە لەمان کاتیشدا تا چەند سوودیان لەبینراوە بۆ ئەوەی کە لە ئایندەدا سوودیان لێ ببینرێت و بکرێتە مۆرکێک بۆ نەتەوەی کوردی. ئەمە تەوەری دووەمان دووە بەداو چینە سەر تەوەری سێمان لا تەوەری سێماندا باس لە مەترسیەکانی سەر ژینگەکەین و گەزانین چەند شەیەک پێش ئێستا ئاگرێک لە شاخی گۆیژە کەوتەوانێت بە زیانێکی مادی زۆری گەیاند. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین هۆکارەکەی چی بۆ چەند زیانی گەیاندووە لەمان کاتیشدا باس لەوە دەکەین چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم ئاگرانە کەمتر بکرێنەوە و چی کراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ژینگەوە بۆ ئەوەی کە یاسایەک هەبێت تایبەت بۆ کەسانەی کە بڵێن زەرەر لە ژینگە ئەدەن بۆ ئەوەی کە سزایان بدرێت و ئەو سزایش چیە کە بدرێت بۆ کەسانە و تا چەند پێویستە ئەگەیان لە سەوزکردی ئەو ناوچانە بێت دوای ئەوەی کە ئەو شوێنانە ئەسووتێن دووبارە سەوز بکرێنەوە کەمپینەکان تا چەند گرنگ بۆ سەوزکردنی ئەو ناوچانەی کە پێویستن. ئەمە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمانە بەو هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بەرگە بابەتەکانمان ببینن. بەڵێ ئازیزانم هەروتمان وەکوتمان لە تەوەری یەکەم و سەرەتاماندا باز لە پرۆژە یاسایەک ئەەکەین تایبەت بە سەلامەتی خۆراک بزانین کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆکەی و تا چەند پرۆژە یاسایەک هەیە لە کوردستان و پەیڕەو ئەکرێ و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە کوشتارگەکان لە ڕووی بەرهەمێنانی گۆشتەوە تەندروست بن. هەر بۆ مەستەش دکتۆر شاڵاو عارف پزیشکی ڤێتنەری باشەیەکی ڕاستەوخۆ لامەنە. دکتۆر گیان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتیت. دکتۆر گیان سەرتا باسێک لەوە بکەین کە پرۆژە یاسای سەلامەتی خۆراک مێژوەکەی گەڕێتەوە بۆکەی. بەڵێ دەستان خۆش بێ سپاس بۆم دەرفەتە. هەڵبەت بەر لەوەی کە ئێمە باز لە مێژوەکەیکی نەبێ پێناسەیەک با بڵێن پێناسەیەک بۆ بابەتێک بکەین کە پێی وترێ سەلامەتی خۆراک و لە دنیادا ئیستا بابەتی سەرەکی هەموو کۆمەڵگەکانەکە هەم تەرکیزیان لەسەرەوە هەم با بڵێن کاریشی لەسەرەکان ڕۆژانە ئەپدەیت و بەدواداچوونیان هەیە. یەکمان سەلامەتی خۆراک بریتیە لەو پرۆسیجەری یا با بڵێن لەو چوارچێوەی کە با بڵێن لەو پرۆسیجەری کە چوارچێوەیەکی یاسایی و با بڵێن زانستی ئەدات بە پاراستنی تەندروستی ئەو خۆراکی کە ڕۆژانە لەلایەن هاوڵاتیانەوە بەکارە هێنرێتەوە. کامە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە و ئەتوانم بڵێم ئاچێتە چوارچێوەی ینی بەشێکی گرنگە لە چوارچێوەی ئاسایشی نیشتیمانی هەموو کۆمەڵگەیەکە ینی با بڵێن کە گرنگی پێ ئەدەن و بە شێوەیەکی سەرێکی کاریگەری لەسەر کۆمەڵگە هەیە. هەڵبەت ئەگەر بێت و ئێمە یاسایەک یا با بڵێن چوارچێوەیەکی یاسایی و زانستی بۆ ئەو چەمکە داڕێژرێتەوە دەتوانین بڵێن زامنی تەندروستی تاک لە ئێستاش و ئایندەش تاکەین. ئەمە بابەتێکی زۆر هەستیار و زۆر گرنگە. ئەگەر بگەڕینەوە بۆ بابەتە مێژوویەکەی هەڵبەت خۆراک یا با بڵێن سەلامەتی خۆراک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوەیەک بوو کە ناڕەزایی و با بڵێن لەلایەن خەڵکەوە هەست بە مەترسیەکانی کراسوەکەم هیچ چوارچێوەیەکی یاسایی نەبوو یا زانستی و یاسایی نەبوو بۆ ئەوی بتوانێت پرۆسیجەرێک کە ناو دەبرێت بە سەلامەتی خۆراک لە وڵاتەدا جێبەجێ بێت. لە ساڵی 1906 با بڵێن وتارێک لە ناو ڕۆژنامەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بڵاو کرایەوە و ئەمریکای شوبهان بە دارستانێک کە هیچ یاسا و ڕێسایەکی تێدا نییە و هەرچی بەهێز بێت لەناو ئەو دارستانەیە ئەتوانێت جێگەی خۆی بکاتەوە. ئەمە ناڕزایەکی زۆری لەناو کۆمەڵگایە دروست کرد بۆ لەبەرەوەی فەزیحەیەک ینی زۆر زەق بووە لەناو ئەمریکا ئەویش یا دۆسیێکی ئابرومەندانەیە کە بە دۆسی ئابرومەندانەی کارگەی لە قوتونانی گۆشتی شیکاگۆ ئەشمارەکرێکە بە شێوەیەکی ینی بە شێوەیەک ساختەی کردبوو کە خەڵک تێیدا ناڕزایەکی زۆری تیا دەرکەوت لە ناو کۆمەڵگەی ئەمریکیدا. ئەمە وای لە ڕۆزفەڵت کرد کە سەرۆکی و کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو بەجددی بیر لە چارەسەری ئەو
باڵێن حاڵەتە بکاتەوە چکەکەم درک بۆ کرا کە ئەمە مەترسیەکە بۆ ئەو کاتی ئەمریکا بۆ ئایندەی ئەمریکاش و یعنی ئەتوانم بڵێم هەستیان کە لەسەرەوەی ئاسایشی نیشتیمانی ئەو وڵاتە لە مەترسیدایە هۆی ئەوەی یاساکی تایبەت یاساک لەوێ دەرکرا لە وڵاتە یەکگرتوەکان لە ساڵی 1960 لەوێدا یاساکە پێوتە یاسای فیدرالی ئەمریکا ئەمە چوارچێوەیەکی یاسایی و زانستی دانا بۆ ئەو چەمکەی کە پێوتە چەمکی سەلامەتی خۆراک و ئۆرگانێکیشی دروست کرد بە ناوی FDA یاخود باڵێن دامەزراوەی دەرمان و خۆراکی ئەمریکی کە ئەمە سەرپەرشی خۆراک و دەرمانی یا باڵێن تەندروستی خۆراک و هەروەها لەگەڵەوەشە سەلامەتی باڵێن دەرمان کرد لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چوە ئەگەر هەردووکی زانیان درکیان بۆ کرد کە ئەگەر ئەو ینی ئەو دوو بابەتە زامن و کۆنتترۆل کراو نەبێ ئەو بێگومان کۆمەلگایەکی ناتەندروست دەرەچێت و ئایندەیەکیشی بەڕێندەیەکی دکتۆر هەر لەو کاتەوە تا ئێستا بێگومان کۆمەڵێکی زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمە بزانم کە کوردستان تا چەند خاوەنی یاسایەکە کە تایبەت بە سەلامەتی خۆراک بێ و تا چەند لە ستانداردەکانی ئەوەی وڵاتانی تر جیاوازی هەیە خۆی بێگومانێک حاڵەت هەیە ئێمە ئەبێ چوارچێوەیەکی یاساییت هەبێ بۆ کارکردن لە سەلامەتی خۆراک و دەرمان هەردووکیان دوو چەمکی بەستراون بێکەوە هەردووکی زامنی داهات و ئاینداکەن ئەمە خۆی یاسایەک و چوارچێوەیەکی یاسایی بۆ دادەڕێژرێتەوە ئەوجا لە دوای ئەوە ئەبدەیت دەکرێت ینی ریسێرچ ئەتوانم بڵێم بە وەقت و زەمانێکی زۆر کەم بە گوێرەی ریسێرچەکان گۆڕانکاری دەکرێت لەم چەمکە و لەم بابەتی کە پێوترێت سەلامەتی خۆراک و دەرمان ئەمە بە شێوەیەکی ڕێنمایی ئەبێ بەردەوام ڕێنمایی نوێ دەرکرێت لەسەر ئەم بابەتە ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان بێگومان لە ناو عێراقدا ئەبێ ئاماژەی پێ بکەین چێکم ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشێکین لە عێراق کە سەرەتاکەی گەڕێتەوە بە ساڵی 37 زۆر سادە و ساکار بوو یاسایەکیان دەرکرد تایبەت بە سەلامەتی گۆشتە و کاتە لە دوای ئەوە هاتە 46 مەجلیسی عیانی عێراقی بە چەند خاڵێکی کەم ئاماژەی کرد بە هەموارکردنەوەی یاساکەی ساڵی 37 لە دوای کودەتاکەی حیزبی بەعز لە ساڵی 72 یاسای ژمارە 22 دەرچوو لەلایەن ئەنجومەنی بەناو شۆڕشی و کاتی حیزبی بەعسەوە هەمواری کرد بە 6 خاڵ ئەم بابەتە یاسای پاراستی تەندروستی گۆشت تا ساڵی نەوە هیچ هەموارکردنەوەیەک نەکرا لە ساڵی نەوە دووبارە هەموارکردنەوەیکی کەی بۆ کرا هەتا ئەمڕۆ ئێمە بۆ یاسایە ڕوون بەڕێوە دکتۆر لە ئاستی پێویستە ئەم یاسایە یاخۆ ساڵی نەوە حسابکەیەمە سا لە ساڵی 2020 لە نەوە تا بە کۆمەڵێک خاڵی سادە و ساکار ئاماژە کراوە بەم بابەتە ئێستا زەمەنی سارسە زەمەنی مێرسە زەمەنی کۆڤید 19 یعنی گۆڕانکاری لە زانستە گۆڕانکاریەکی بەردەوامە ئەمریکا بۆ هەموو پێشکەوتووی کە خۆی هەیەی بەردەوام ڕێنمایی هەیە ڕێنمایی نوێی هەیە و یاساش هەموارەکرێتەوە ئەین لە ساڵی 2005 ئەوان لە ئەنجامی تەسەمومکردنی هەمبەرگرێک کە مناڵێکی کوش بە بەکتریای ئیکۆلای کە بە یاسای کیڤن ناوەبرێ ئەوان لە ساڵی 2005 گۆڕانکاریان دووبارە کردوتەوە بەردەوام یاساکانیان هەموار کردوتەوە لەسەر یەک هەمبەرگر یاسایەکیان کە تایبەتە بە سەلامەتی خۆراک کە مناڵێکی 2 ساڵانی کوشتووە بێ لە کوردستانی ئێمە بڵین ئاستی یاساکە بە جۆرەی پێویستە ناتوانین بڵین نییە بێگومان جوهد هەیە هەوڵ هەیە بەڵام بەداخۆ لە ئاستی پێویستی لە پەرلەمانی کوردستان و عێراقچی تا چەند ئەم یاسایانە جێی باسن لە ئێستادا بەداخۆ ئەوەی کە لە پەرلەمانە ینی جارێ ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە ڕووی سەلامەتی خۆراک و بابەتی سەلامەتی خۆراکەوە زۆر ینی بە شێوەیەکن خۆیان لایاوەلی ینی بە کۆمەڵی بابەتی کەەوە ئێمە نەک هەر پەرلەمان ینی ئێمە ئەتوانم بڵێم شەقامی کۆمەڵایەتیمان شەقامی سیاسیمان کورە ڕاگەیاندنەکانمان بە شێوەیەکی گشتی باسەکەم هێندەی گرنگی بە کۆمەڵێک بابەتی لابەلاو ڕۆژانە ئەدات هێندە بابەتە هەستیار و حساسەکان ناوروژێنێ کە پێیوەستە بە تەندروستی نەک ئێستای خۆیەوە بەڵکو بە ئایندەی نەوەکانیشی خۆیەوە ئەگەر ئەوەشە نەبێیسا مەسەلەن ئاسایشی نیشتیمانی ئەمە چەپکێکی زۆر فراوانە خۆراک پاراستنی سەلامەتی خۆراک بەشێکی زۆر گرنگی ئەو ئاسایشەیە کە بە بڕوای من زۆر لە مەترسی و هەڕەشەی تیرۆرستان خراپتر لەسەر کۆمەڵگە کاریگەریەکان دکتۆر بابزانین بینە سەر کوشتارگەکان بزانین کوشتارگەکان لە ئێستادا تا چەند لە ئاستی پێویستدان وە تا چەند بەپی ئەو ستانداردن کە لە وڵاتانی تر هەیە و پێویستە چۆن بن
طبعا من خۆمەک و لێپرسراوی ستافی پزیشکی لەناو کوشتارگی سلێمانی قسەکەم ئێمە وەکو کوشتارگی سلێمانی توانم بڵم خۆشببختانە هەموو پێوەر و ستاندەرە زانستیەکانی سەردەم جێبەجێەکەین بە حکمی ئیجتیهادی ڕۆژانەی خۆمان و ڕێنمایی بەڕێوەبەری ڤێتێرنەری سلێمانی کە بەدەستخۆشی و پشتیوان و پاڵپشتمان و بەردەوام هاوکاریمانەکات ئەمە ئێمە ئەتوانم بڵم بە ستاندەرەکانە ڕوین بەڵام ئایا تۆ بڵێ لە کوردستانە ستاندەرێکی مۆحەتەیە بۆ کارکردن من بەداخۆ پێتەڵم نییە نەخێر ینی لای ئێمە بە جۆرێک کارەکرێ لە کوشتارگەیەکی کە چوارچێوەیەکی دیکەی کارکردن یاسایەکی مۆحەدمان نییە ئێمە کاری لەسەر بکەین و جگە لەوەی ئێمە وەکو بۆم باس کردی ئاماژەم پێکردی دوجار دوا ئەبدەیتی یاسا لای ئێمە ساڵی 90 کراوە کە زۆر سادە و ساکارە بەی جۆرەك ناتوانین لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆیە ئەو یاسا ئەو ڕێنمایانەی کە لە پەرلەمانی ئەو کاتە ئەنجومەنی بەناو شۆڕش بووە دەری کردووە لە عێراقا ئێستا ئێمە جێبەجێکین بەڵام لەگەڵەوەیە ئێمە هەوڵمان داوە لەناو کوشتارگی سلێمانی هەموو ستاندەر و پێوەرەکان بەکاربێنی لەو ستاندەر و پێوەرانەش بە دەربێ بە بڕوای ئێمە لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە گۆشتە کۆتاجار گۆشتێکی تەندروست نییە کاتە دەستی هەوڵاتی دکتۆر ئەو ستاندەرد و پێوانانە چین کە بۆ گۆشتەکە ئەکرێت بێگومان ستاندەرەکان هەندێکی پێیوەسە بە پرۆسیجەری کارکردنی ڕۆژانەی ناو کوشتارکەوە هەندێکی پێیوەسیشە بە کۆنتترۆلکردنی جۆری نەخۆشیەکانی کە دێتە ناو کوشتارکەوە ئەمە بەر لەوەی دێتە ناو کوشتارگەوە ئاژەڵ دەبێت بۆ ماوەی 6 سەعاتێک بە هەموو جۆرێک با بڵین بەس تەنها ئاوی بدرێ و گل بدرێتەوە هیچ ئەکسەر ڕاستەوە هۆ کارەکەی ئەوەیە گلایکۆجین لە ئەنجامی بەرکەوتنی لە کاتی گواستنەوەیە یا بەرکەوتن بە یا ترس گلایکۆجینێکی زۆری سرف کردو بە ڕێگەی تا یا لە ڕێگەی بەرزبوونی پلەی گەرمان داوێتیەوە ئێمە گلایکۆجینەمان زۆر پێویستە لە کۆتاجاری پرۆسیجەرەکە کە تەحویلە بێ بۆ ترشێک پێوترێت ترشی لاکتیکەسید ئەم لاکتیکەسیدەیە ماسوولکە کات بە گۆشت واتە بەهای خۆراکی بە گۆشتەکە بەخشێ و زایدەم بۆەچی بەکتریا و مایکرۆب یا مایکرۆۆرگانیزمێکی زیان بەخش بە لاشەکەەوە یا کارکەسەکەەوە بێ ئەم لاکتیکەسیدە بە ئۆتۆ ئیمیونە ینی لە پرۆسیجەرێکی خود لە ناو کارکەسەکەیە لە ناو لاشەکەیە لە ناویە بە هاچی میکرۆبێکی زیان بەخشە ئێمە ئەبێ پێشتر گل بدرێتەوە پێشتر بڕین کۆمەڵێک نەخۆشی مرۆژەڵی هەیە کە زوونۆسیسی پێوترێ بە سەدان نەخۆشیە و هەڕەشەن لەسەر تەندروستی هاوڵاتیەوە لە ڕێی تیمێکەوە گل دەدرێتەوە هاوکات ئاژەڵێ بەهای خۆراکی نەبێ بە هەمان شێوە گل ینی با بڵێن ڕەت ئەکرێتەوە هەنی حاڵەت هەیە هەر بە زیینوێتی ئەبێ ئێمە کۆندام یا ئەعدامی بۆ بکرێ و لە ناو ببرێ یەکسەر ڕاستەکتۆر ئەی پشکنین چی ئایا پێش ئەوەی ببرێت تا کوشتارگەکان پشکنینی بۆ نەخێر اینجا ئێمە سەلامەتی خۆراک کە باز لە یاسایەکەکەی ناوی سەلامەتی خۆراک ئەمە زامنی بەرهەمهێنانی خۆراکێکە کە هەر لە سەرچاوەکەیەوە تاگاتە ناو بازاڕیان ئێمە سایکلێکە ئەمە پرۆسیجەرێکە کە بازنەیەکی داخراوە یعنی ئێمە ئەگەر لە سەرچاوەکەەوە دڵنیا نەبین لە تەندروستی بەرهەمە خۆراکێکە لە معمەلەکەیە یا لە جێگەکەیە دڵنیا نابین نەخۆشیەکان دیاریکراون بەڵام تۆ ئەگەر لە منی بپرسی لە 100 تۆ دڵنیای لەسەر ئەوەی لە کەیە فڵان دەرمان کە زیانی بۆ تەندروستی هاوڵاتی ئەمە بە نمونەیەک بۆ باسەکەم فڵان دەرمان زیانی دەرمانێکی معەن لەسەر گورچیلەی ئینسان هەیە ئایا ئەمە لە ماوەیەکی دیاریکراوە قەتعی کردووە قەتعی نەکردوێمە پێی ناسانێ ئەمە خەمەکەی ئێمە کاڵین یاسایە وجودی هەبێ ئەو لە کێڵگەکە تۆ کۆنتترۆلی سەرچاوی خۆراکەکەکەی کە ئەمە خۆراکەکە بە کۆمەڵێک پێوە و ستاندەرا تێپەڕیوە ئەو جا دێتە لای ئێمە قۆناغی دووهەمە کە ئێمە حسابی کارگەیەکی بەرهەمێنانی خۆراکی بۆ دەکرێت لە ناو کوشتارگەکانە لەوێشا کۆمەڵێک پێوە و ستاندەرە هەر نەخۆشی نییە بەڵکو زامنی ئەوەکە کە بەرکەوتەی لە ناو کارگەکەیان نەبێ لە بەرامبەر کۆمەڵێک مایکرۆۆرگانیزمی پاسۆجینی پێوترێوەکو سەلمۆنێلاوی کۆلای و بڕۆسیێلا و کۆمەڵێک لەو مایکرۆۆرگانیزمانەی کە احتیمال بە کۆنتامینیشن هەیە مەسەلەن ڤایرۆسی بیهیپاتایتەسا ئەمەی پێوترێ ڤایرۆسی کەبەدی پێوەڵە جگەری پێوترێ کۆمەڵێکی زۆر نەخۆشیە ئەو جا لە بازاریشا کۆنتترۆڵەکرێت دکتۆر دوای ئەوەی هێنرانە کوشتارگە چۆن سەر ئابڕێن ئێمە پێشتر لە کاتی پرۆسیجەری کوشتارکردنە ئەگەر بمانێ ستاندەر و طبعا ئەمە لە کوشتارگی سلێمانیان جێبەجێەکرێ وەکو
پێشتری ئاماژەم پێکرد ئێمە موحەد کار ناکەین لە ناو کوردستانە بە شێوەیەکی گشتی ئێمە 6 سعات گلی ئەدەینەوە لە دوای 6 سعات گلدانەوەکە پرۆسیجەری پشکنینی پێش سەربڕین پریمۆرتەمی پێڵین ئەو کۆمەڵێک نەخۆشی زوونۆسز یا مرۆژەڵیە ڕەتەکرێتەوە هاوکات دڵنیابینەوە لەسەرەوەی کامە ئاژەڵێکە هەر لە سەرەتایە بەهای خۆراکی هەیە چی خۆ خواردنی گۆژ لەلایەن هاوڵاتیەوە هەر بۆ تام و چێژ نییە بەڵکو بۆ سوود و گرنگەکەیەتی بۆ ئەو پرۆسیج باڵێ بۆ ئەو زیندە چالاکیانێکە ئۆرگانەکانێکە دواتر دەچێتە ناو با بڵین هۆڵی سەربڕینەوە قۆناغی پۆز مۆرتەم دەست پێکا واتە دوای سەربڕین ئەویش بە دوو لاین پشکنین ئەکرێت کە پشکنین کرا لە دەرەجەی حرارەی 5 چێکم سەر و 5 بۆ 6 ئێمە لە ناو زانسا پێوترێ هێڵی زۆنی مەترسی یادانجرێ زۆنی پێوترێ ئەمەتیایە زۆرێک لە بەکتریاکان گەشاکە بۆیە ئێمە کۆنتترۆل یەکەین لە 5 ئەوجا لە دوای ئەوە کە تەواو بوو لە پشکنینە دین PH یاخود ترشێتی لاشەکە پێبین ئەبێت ترشێتی لاشەکە 5.8 بۆ 6.2 بێ دواتر 12 سعات لە بەڕادا گلیە دەینەوە بۆی ئەو پرۆسیجەری لە ناوبردننی مایکرۆ ئۆرگانیزمە و گۆڕینی ماسوولکە بۆ گۆشتەکە ڕوو بدات دوجار دوای 12 سعات ئەو جاینێرینە ناو بازارەکانەوە بۆ بەکارێنان. دەستان خۆش بێت دکتۆر ئەی پاکراگرتنی کەلوپەلەکانی ناو خوشتارگەمە تا چەند گرنگە بێگومان ئەمە ئەگەر زۆر پیس بن کاریگەری لەسەر گۆشتەکە خۆی پێش هەموو شتێ لە هەموو بابەتێکی خۆراکی ئەو کەلوپەلانی کە بەکارێنین لە بابەتی خۆراکیەکە ئەگەری کۆنتامینیشنی کە ئەگەری بەرکەوتنی بە کۆمەڵێک مایکرۆبی زیان بەخشەیە ئێمەش لە ناو کوشتارگایە بە هەمان شێوەیە یعنی بۆ نمونە ئەشێت لەلایەن لە چەقۆیەکە هەر لە یەک چەقۆیە مەسەلەن بەکتریایەکی وەکو سیل لە لاشەیەک و بۆ دایان لاشەیەکە بجۆزیتەوە کەسیل با بڵین خۆمان نەزانین مەترسیەکەی چییە یا لە بەکارهێنانی یا کەسێکی توش بوو لە ناو کوشتارگەکەیە بە ڤایرۆسی بیکەبەدی یا با بڵین بیهیپاتایتەسی پێڵێن لە ڕووی زانستی پزیشکیە جگەری بی لەوانەیە هەر لە ئەنجامی کارکردنی برینێکی بەر لاشەکە بکەوێ ئەمە بۆ خۆی لە خۆیان مەسەلەن نەخۆشیەکە بۆ لاشەیەکی کاملە گوێزرێتەوە یەکێ تووشی کۆڤید-19 بوو بێ پێمان نەزانی بێ لەوێ کاری کرده بێ لە ڕێگەی پژمینەوە بێ یا بەرکەوتنی بێ بە لاشەکە ئەگەری هێبی بۆ کارمەندەکانی ناو کوشتارگەش ئێمە ئەوە لە ئەوەلێتی تەبان ئێمە بۆ ئەوەی دڵنیابین لەسەرەوەی گۆشتێک تەندروست بێتە بێت دڵنیابین لەسەرەوەی خۆی لە دنیادا لێت ینی ئێمە بە سەراحەت باسی بکەین ڕۆژانە چەندین سامپڵ لە ناو مەعاملی بەرهەمێنانی خۆراک بە کوشتارگەکانیشەوە بۆ بەکتریا ینی بەرکەوتن ئەبەن پشکنینی بۆکەن ینی ڕۆژانە 6 دانە لە ڕێستۆرانتێکا بن لە ناو معاملێکی گۆشتا بن ئەمە بۆی دڵنیابن لە بەرەوەی بەرکەوتن ڕوونەدا ئێمەش بە هەمان شێوە بەرکەوتن زۆر گرنگە ڕوونەدات ئەو کارمەندانە هەموو کارتی 6 مانگ جارێک پشکنینیان بۆ کرێتەوە کە خۆمان متابعەکەین و کە دێشنە ناو کوشتارگەوە بە هەموو شێوەیەک مەسەلەن ئەوانەی ڕێوشێن بێ بۆی دڵنیابین لەسەروی کۆڤیدیان هەیە یانیانە جێبەجێ ئەەکەین لە ناو خودی کارکردنیشمانە بەردەوام لە دوای هەموو کارکردنێک بە ڤێرکۆن و دژە ڤایرۆسەکان ئێمە تاقیمی هەموو ناو کوشتارگەکەکەین و کەلوپەلەکانیشی کە بەکاری ئەهێنین و ئەو کەسانەشی کە لەوێن ئەبێت مەسەلەن دەستکێش و دەمامک بەکار بێنن یعنی ڕێگریەکان بۆ ئەوەی بەرکەوتن ڕوونەدات لە ناو لە بینی کارمەند و ئەو کارکەسانە یا ئەو لاشانی کە لای ئێمە ئەنێرێنە بازار هاوکات ناو ژینگەی کوشتارگەکەش با بڵێن دیوارە با بڵێن ئەرزەکەیە کەلوپەلەکانە ئێمە ڕێگریە بێت. دەستان خۆش بێت دکتۆر بۆ دوجار کە گۆشتەکە هێنرێتە دەرەوە لە کوشتارگە دووبارە پشکنینی بۆ ناکەنەوە ئێمە کە دوجار دڵنیا بووین لەسەرەوەی PHەکەی 5.8 بۆ 6.2 ئەوە دڵنیاین لەسەرەوەی مەلاشەیەکی تەندروستە لە ڕووی ئەوەی کە بەکار بهێنرێتەوە هەم لە ڕووی بەهای خۆراکیەوە هەم لە ڕووی سەلامەتیەوە خۆی لە ئەسڵا ئەمەش هەر ئەچێتەوە چوارچەوەی سەلامەتی خۆراکەکە کۆمەڵێک پێوەەر هەیە لە هەموو کارگەیەکی بەرهەمهێنانی خۆراکیە کە دڵنیابین لەسەر سەلامەتی و کوالیتی بەرهەمەکەت ئەوی شەهادەن یا با بڵێن بڕوانامن ئایزۆی پێوترێک کامە خۆی بەردەوامەوە پێوەرانە بێت یایە جێبەجێ بکرێ و متابعە بکرێ دوو با بڵێن BRCە ئەم BRCە سەلامەتیە بڕوانامەی سەلامەتێک کە ئەو دوانە دڵنیا بووی لە هەموو کارگەیەکە کە کوشتارگەشە چێتە چوارچێەوە ئەوە دڵنیای لە هەم سەلامەتێکە هەم بەهار خۆراکیەکەی
ئەو بەرهەمەی کە تۆ لەو شوێنەوە دەرئەچێ ئێمە ژۆک و کوشتارگە هەموو ئەو پێوەرانە هەوڵ ئەدەین تایە جێبەجێ بێ لە ناو کوشتارگە تاکو دوجار ئێمە ئەو بەرهەمەی ئەچێتە ناو بازار و بۆ لای بەکاربەر هەم بەهای خۆراکی و هەم سەلامەتێکەشی مەزموون بێت. دکتۆر گیان با باسێک لە پاشماوەکان بکەین و پاشماوانی کە لە ئاژەڵەکان و سەربڕینی ئاژەڵەکان ئەمێنەوە ئەوانە چی لێکرێ و تا چەند هەوڵتاندا بە شێوەیەکی ستاندارد لە ناویان برن بۆ ئەوەی کە لە دوایشدا پاشماوەکانی نەبێتە هۆی زیانگاندن بە تەندروستی هاوڵاتیان. ئێمە بێگومان وەکو کوشتارگەکە لە ناو جەرگەی یا ینی با بڵێن نزیکی شوێنی سەکەنین ئەمە یەک دوو نزیکی سەرچاوەیەکی ئاوین کە چەمی تانجەرۆیە بەلای ئێمە ڕات کەواتە گرنگە لای ئێمە کۆنتترۆلی پاژماوەکان بکەیت ئەو پاشەڕۆ پاژماوانەی پاش کارکردن ئەمێنێتەوە سەرچاوەیەکی زۆر مەترسیدارە بنەکە لە ڕوویەکی زانستیۆ ئێمە مامەڵەی لەگەڵانەکەین بۆ بڵاوکردنەوەی نەخۆشی بە درێژایی چەمی تانجەرۆ و چواردەوری کوشتارگەکەش ئێمە بێگومان دوو جۆر سێ جۆر پاشەڕۆمان لە کۆتای کارا بۆ دروستە بێ پاشەڕۆیان شلن پاشەڕۆیان ڕەخە پاشەڕوویان نیمچە ڕەخە ڕق و نیمچە ڕەخەکانەوە پەیوەستن بە ئێسقان و مەسەلەن ئەو پاشەڕۆیانی ناو لاشەی ئاژەڵەکە کە ئەمێنێتەوە یاخود ئەو لاشە و ئۆرگانانەی کە ئێمە لە ڕووی تەندروستی و بەهای خۆراکی و شیاو نییە و ڕەتمان کردوەوە ئەوەی شلە خوێنە ئاوە شۆردنی ناو کوشتارکەی ئەمە شلە ئەم پاشەڕۆیانە فلتەرێکی با بڵێن بایۆمیکانیکیمان هەیە هەم بایلۆجیش کارەکات و هەم میکانیکیش کارەکات ئەمە بۆ ڕزگاربوونە لە پاشەڕۆ شلەکان و بە شێوەیە کە هیچ میکرۆبێک و هیچ کێشەیەکی نەبێ دوجارەکرێتە ناو تانجەرەوە کە لە دوایەوەی دڵنیابینەوە لەسەرەوەی هیچ زیانێکی بۆ تەندروستی نییە و طبیعیە ئەوەیە بێتە ڕق و نیمچە ڕەخەکان ئێمە لە ڕێگەی سووتێنەرێکی گەورەوەیە کە تا 1200 پلەی سەدی گەرمەکرێ ئێمە لەوێ کاری پێەکەین و کۆتا پاشە ڕۆژ کامێنێتەوە ئەگەر مەعمەلێک یاخود کارگەیەکی دروستکردنی سەمادی کشتتوکاڵیمان هەبواە ئێمە ئەمانتوانی یعنی ئەو پاشەڕۆ کۆتاییەکە دەمێکی زۆر باشمان کردیاوە بۆ بابەتی کشتتوکاڵی و بەرهەمە کشتتوکاڵەکان بەکار باتە بەس بەداخۆ تایستا چەند جارێکیش داوامان کردو تایسا ئەو کارگیان دروست نەکرد و زۆر ئاسانیشە. دکتۆر با باسێکلەوە بکەین ئەم شتانی کە باس کرد هەمووی شتی باش بوون و لە خزمەتی تەندروستی هاوڵاتیانە بوون ئەی ئەو ئاژەڵانی کە لە قەسابخانەکان سەرە بڕێن ئەمانە چی ئەمانە دەروی قەسابخانە بەڵێ بێگومان ئەوانەی کە لە دەرەوە سەرە بڕێت هیچ مەرج و پێوەرێکی تێدانە کوێ بۆم باس کردی ئەمە پرۆسیجەرێک و بەست ینی ئێساش بابەتێکەیە لە لای کۆمەڵگە کە بابەتێکی زۆر هەڵە و با بڵێن خراپە بۆ تەندروستیەکەی ئەڵێ فرێش لە لاشەکە لە بەرچوی خۆمە ئاژەڵەکە سەر بڕا و گۆشتەکەی لێکراوەتەوە ئەمە خۆی تێ نەگەیشتۆ لەسەرەوەی کە جارێ پێش هەموو شێمە بەهای خۆراکی نیە لە ئەو لاشەی خۆچێ ڕاستە و خۆ لە دوای ئەمە ماسوولکەی پێڵێن یعنی 6 سەعاتیەوێ بە پرۆسیجەرێکە ڕێگەرمۆرتەزی پێوترێ ماسوولکە بگۆڕێ بۆ گۆشت هەتا نەش بێتە گۆشت بەهای خۆراکی نییە کە ئینسان بەکاربێنێت بۆ خواردنی کە ئەکرێن ئەمانەش هەر بۆ هەمووی ئێمە لە هەموو جژنی قوربانێکە ئێمە ڕێنمایی ئەدەینە هاوڵاتی هەڵەیە ئەم جۆر و پرۆسیجەری کارکردنە لە ڕووی تەندروستیەوە زیانی پێەکە جگە لەوەی خۆی لە ئەساسا ئەم ئاژەڵە بە هەوا و جۆ لە 2 سەعاتە لە 5 بەرەو ژوورەوە زۆرێک لەو بەکتریانە لەسەری گەشاکەن ئەمە 1-2 خودی خۆشی کۆمەڵێک بەکتریای هەیە کە لە ژیانی ڕۆژانەیە سوودی لێبینیوە دوای سەربڕی نەبێتە زیان بۆ لاشەکە و بۆ ئینسانەکەشی کە بەکارێنێ ئەوە کاتێکی ئەوێ تا لە ناو ئەچێ ئەمە عملیەکە پرۆسیجەرێکە ئۆتۆئیمیونە هاوکات بەهای خۆراکیشی نییە ئەوەی ڕاستە و خۆی خوا تەبان ئەوانەی لەسەر شەقامەکانەکرێ ئەوانەی کە ئیسا لەسەر شەقامەکان بە دڵنیاییەوە پێتانەڵێم ئەوانن کە زۆرینەی زۆریان ئەوانن کە لە پشکنینی پێش سەربڕین لە لای ئێمە دەرناچن ئەڵین بڕۆ چارەسەری بکە و دوجار دواتر بیهێنەرەوە ئێمە کوشتاری بۆکەین شوێ لە ڕووی تەندروستیەوە یا کێشەی بۆ تەندروستی هاوڵاتی و شیاونی و ڕێگە پێدراو نیە دێت لەسەر شەقامەکان بە نرخێکی هەرزانەی فرۆشێتەوە کوێ خۆی لەگەڵ چارەسەرەکەیان مانوو ناکە ڕاستەخۆ ئیداتە کۆمەڵێک کەس هەن کام ئیشاکەن لەسەر ئەو شەقامە لەو دەرەجە حرارەیە لاشەیەکی نەخۆش کە لای ئێمە ڕەت کراوەتەوە بە هەرزانتر کڕیوێتی لەبەرەوەی ڕنگ و لە هاوڵاتی کاسای سەیری ڕەنگەکەیەکە هیچ کێشەیەکی نییە بەڵام ئێمە ینی لە پشکنینی لیمفێکی کە هاوڵاتیەک درکی پێناکە لە پشکنینی لیمفێکەوە
چەندین جۆر نەخۆشیمان ئێمە بۆ دەرەکەوێت کە ئەمە زیانی هەیە. دکتۆر هیچ یاسایەک نییە بۆ کەسانە خۆ بە ئاشکرا لەسەر شەقامەکان گۆشتە فرۆشن زۆربەی کات بچینە سەیرانگاکانە بینین لەوێ ئاشکرا لەسەر ئاشکرا ئەیفرۆشن. ڕاستە تەبان بە چی کراوە بۆ ئەمە؟ خۆی بەدەستخۆشیەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامێ زۆر ماندوون لەمڕۆوە بە تایبەتی دوو لیژنیان تایبەتمەندن بەم کارەوە، بەڵام بە تەنیا بەوان کۆنتترۆل ناکرێت ئەگەر باکگراوندێکی یاسایی تونند و قورس نەبێ بۆ سزادانی ئەو کەسانە. هەڵبەت ئەو کەسانە ینی دیاریکراویشن کۆمەڵێک کەسن ئەم ئینشاکەن ئەگەر ینی سزاکان بە جۆرێک بێ ناتوانن ئەم کارە دووبارە بکەنەوە، بەڵام جارێکە گیرێن سێ جارێکی دووبارەکەنەوە، جارێکە گیرێن دە جارێکی دووبارەکەنەوە. ئەمە لە ڕووی یاساییەوە ئەو خەلەلە بوو کە باسمان کرد، چونکێکم ئەو سەلامەتی خۆراکە ئەبێت چوارچێوەی هەم زانستی هەبێ هەم یاسایی هەبێ. یاساکە بە ڕۆشنبیری هاوڵاتیانیش ئەگەر ئەوان لی نەکڕن ئەو ناتوانێت لەوێ یابی فرۆشێت. هۆشیاری هاوڵاتی زۆر گرنگە، ئەمەش ئەرکێکە لەسەر ئێمەش و جەنابیشتان وەکو ڕاگەیانەکان ئەم بابەتە هۆشیاریە بەردەوام هاوڵاتی پێ ئاگادار کرێتەوە لە هەڕەشە و مەترسیەکانی لەسەر هەم تەندروستی خۆی و هەم خێزانەکەشی. بۆیە بێگومان هاوڵاتی گرنگە لەسەرەوەی هۆشیار بێت لەو بابەتەیە کە بەداخەوە کەمترین هۆشیاری لە ڕووی سەلامەتی خۆراکەوە هەیە. دیقەتمەوە کەسێک لە بینی خۆراکێک هەر یەک خۆراکە ئەم بە 10,000 بووە، ئەم مەسەلەن بە 16,000 بووە، لە ڕووی مادیشەوە هیچ کێشەیەکی نەبووە، ئەبینی 10,000ەکەی کڕیوە لەسەر ئەو شەقامە، بەس 16,000ەکەی نەکڕیوە کە هەموو پێوەرە تایبەتەکانی پێیوەست بە تەندروستیەکەی تێپەڕاندووە، اینجا گەیشتووە. بەلایەوە گرنگ نەبووە ئەمە زیانە بۆ تەندروستی مناڵەکەی یا زیان نییە، هاتووە ئەمەی هەڵبژاردووە. زۆر بە تەبیعیش ئەیباتەوە ناو سەرسفرە و خوانەکە و دەرخواردی ئەو مناڵانەیە. اینجا هەر خۆراک بەگشتی ئێمە ئەگەر باسی بکەین هۆشیارێک تاک پێویستی بە هۆشیارکردنەوەی لەناو کۆمەڵگەی کوردیە. بێگومان دکتۆر باسمان لەو هەموو گۆشتانە کرد کە لە کوشتارگە و لە دەروی کوشتارگەژە فرۆشێن. با باسێک لە گۆشتی بەستۆ بکەینەوەی لە وڵاتانی تریانە ناو هەرێمی کوردستان ئەمانە تا چەند شیاوان بۆ بەکارهێنان و تا چەند پلەی بەستنیانە بێت چەند بێت بۆ ئەوەی کە شیاون بۆ بەکارهێنان و هاوڵاتیان بەکاریان بێت. ئەو گۆشتێک کە لە دەرەوەیە چەند وڵاتێکی سەرچاوەیە بۆ بێت بۆ ئێرە جاران ستاف لە لێرەوە ئێستا ئێمە لە ناو کوشتارگەوە ستافەکانمان نێران بۆ سێ وڵات، بۆ هندستان و بۆ ئۆکرانیا و بۆ بیلاڕوسیا بۆ دڵنیابوون لە سەرچاوی ئەو خۆراکی گۆشتەی کە دێتە ئێرە. هەڵبەت لە هەر سێ وڵاتەکە ملاحەزە و تێبینیمان لەسەر کۆمەڵێک بابەت هەبوو، ئەو چارەسەری کۆمەڵی بابەتیشمان کرد و دوجار گۆشتێک کە هاتە ئێرە گۆشتێک بووکە ئێمە لە ڕووی پێوەر و ستاندەرەکانەوە بە شیا و مانزانی کە داخلی هەرێمی کوردستان بێت و بەکار بهێنرێت. هەڵبەت ئەوانە کێشیان نییە، کۆمەڵێک ڕەوشێن و دۆکیومنتیان وەکو بۆم باس کردی مەسەلەن ڕادیشنی لەگەڵایە، ئایزۆی لەگەڵایە، بیارسی لەگەڵایە، ئەمانە چەندین بڕوانامەی گرنگن بۆی دڵنیابی لە سەرچاوەکە. بەڵام ئەگەر ئێمە باسی بەستن بکەین، بەستن هەر لە بابڵین بەرهەمی ناوخۆی خۆشمانە بەستن ینی وەکو فرێژ ئەمانەوە بەکاری بێنین یاخو بۆ ماوەیەکی زۆر ئەمانەوە بەکاری بێنین ئەم گۆشتە. ئەمە بابەتێکی دیکەیە، دەرەجەی حراری تایبەت بەخۆی ڕێوشوێنی پێویست بەخۆیەوە کە مامەڵەی لەگەڵاکەی چۆنۆک و گۆشتێکی فرێش ئێمە لێرە بەکاری بێنین و چۆنیش وەکو بۆ ماوەیەکی زۆر وەکو گۆشتێکی بەست و لەناو خۆمانە کە ئیهێنن دکتۆر ئەمانە تا چەند پێیسەمەرجی تەندروستیان تێدا بێ ئەوانش گۆشتەکان مەبەستەکە خۆی بە دڵنیایەوە چ گۆشت بێ چ بەرهەمی خۆراکی بێ باشتر احتیماد لەسەر خودی سەرچاوە ناوخۆی یەکانکی. بەڵام بەداخەوە سەرچاوی ناوخۆی بەرهەمی خۆراکی ئێمە ئیکتیفای ذاتی کۆمەڵگەی کوردی ناکا لەبەرەوەی کەم تەرخەمین لەو ڕۆوە لەو ڕۆی کە ئاسایشی خۆراکمان بپارێزین پەنا ئەبەینە بەر هاوردەکردنی بەرهەم لە دەرەوە کە ئەمە خۆی ئەبێ لاوەکی بێ سانەوی بێ ئەساسێکە بۆ بەرهەمە ناوخۆیەکەی خۆت بێت کە گرنگی پێدەچێت سەرچاوەکەشی ئاگاداریت و کۆنتترۆلی پرۆسیجەرەکەشەکەی. بۆی ئەوەی کە لە دەرەوەی وڵاتە کە دێتە ئێرە جگە لەو دۆکیومنت و ڕێوشوێنانی کە هەیە ضرورە لەسەرەوەی کەوادر لێرەوە بەردەوام بنێرێ بۆ ئەوێت تا دڵنیا بێت لە سەرچاوەکەی کە بەداخەوە ئەوەشیان ڕاگرتۆ بۆ ماوەیەکی زۆرە هەر لە کابینەی پێشووترەوە پەیوەست نەبوو بەباری ئابووری و داراییەوە بە بڕیارێکی ئیداری ناردن یا چاودێریکردنی بەرهەمەکان لە دەرەوەی وڵات ڕاگیرە. بەڵام داواکارین ینی بە پێویست و بە زەروری ێزانین کە ئەمە دووبارە
دەست پێ بکرێتەوە هاوکات لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک ڕێوشێن هەیە کە لە وڵاتەکە لە ڕێ ئەو تیمی تۆکە نێرێ دڵنیابیتەوە لە سەرچاوی ئەو خۆراکەی کە نێرێتە ناو وڵاتی خۆتەوە. دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر شاڵا عارف پزیشکی ڤێتنەری کابەشێکی ڕاستە خۆل لەمان بەڵازانم هەروەکوتمان لا تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لەوە دەکەین کە چۆن بەڵگەنامە مێژوویەکان بپارێزین و بەڵگەنامە مێژوویەکان چی ئەگرێتەوە تا چەند هەرێمی کوردستان بە بەڵگەنامە مێژوویەکان دەوڵەمەندن لە هەمان کاتیشدا چی کرا بۆ ئەوی بپارێزرێن تا چەند شوێنێک هەیە تایبەت بە پاراستنی ئەم بەڵگەنامە مێژوویانە و تا چەند هاوڵاتیان ڕۆشنبیری ئەویان هەیە کاتێک بەڵگەنامەیەک یاخود شوێنێکی مێژوویمان هەیە ئەوان هاوکاری حکومەت بن بۆ ئەوەی کە بیان پارێزن بەیەکەوە هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان کرێکار عەبدوڕەحمان ماستەر لە مێژووی ئیسلامی باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کا کرێکار سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەین بزانین کە بەڵگەنامە مێژوویەکان چین و پێناسەیەکی بۆ بکەین. کاکرێکار گوێت لێمانە؟ بەناوی خۆی بەخشەندە و مهرەبان بڵێ بەناوی خودای بەخشەندە و مهرەبان سڵاو لە کەناڵی گەلی کوردستان زۆر سپاس لەو دەرفەتێک کە بە منیان بەخشی بۆ ئەو بابەتە گرینگەی کە پێویستە فەرموو مامۆستا فەرموو. بۆ ئەو بابەتەی کە هەڵمان بژاردووە بابەتێکی گرینگە و پێویستە چونکە ئەمە دەزانین کە کۆمەڵگەی کوردەواری و کوردستان بە هەزاران ساڵەکە ژیانی تێدایە و ژینی تێدایە لۆیێ هەر لێکۆڵینەوە توێژینەوەکی بکەی لەسەر ئاستی هەر شوێنێک هەر جێگەک پێویستت بە بەڵگەنامەیە ئەوجا ئەو بەڵگەنامانە بۆی پێناسەیەکی کورتی ئەو بەڵگەنامانە بکەین کە ئایا ئەو بەڵگەنامانە بەڵگەنامەی فەرمین لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەتەوە نووسراون حتمما کە ئەمە باسی مێژووەکەین باسی مێژووی دەوڵەتی عوسمانیەکەین مێژووی دەوڵەتی سەفەوی و هەروەها مێژووی دەوڵەتی ئەیوبی و عەباسی پێ و سەردەمی دیکەی کۆن لۆیە ئەوانە بەڵگەنامە فەرمیانە زانیاری ورد و درشت و گرینجی تێدانە باس لە هەموو لایەنە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و کللتوری و ئەدەبی و ڕۆشنبیری ناوچەکە دەکەن یعنی ئەگەر هاتوو هەر زانیارەکەت بوێ ئەو زانیاریانە زۆر دەقیق و وردن و ئەگەر توێژینەوەشت لەسەری کرد ئەو زانیاریانە هێز دەداتە توێژینەوەکەت یعنی بەڵگەی کە دەرێ بەڵگەنامە یعنی زانیاری زۆر دەقیق و دروست و ورد یان زۆر جار ئەو زانیاریانە لەلایەن دەستگا سیخوڕیەکانەوە نووسرایە وەکو ئەوەی کە فەڕەنسیەکان لە 1970ەکان بریتانیەکان ئەمریکیەکان و ڕووسەکان داهاتن زانیاریان لەسەر ناوچە کوردیەکان کۆ دەکردەوە بۆیە هەبوونی دەستگایەکی گرینجی بەڵگەنامەیی لە کوردستان کە کوردستان بە هەزاران ساڵە شوێنی ژیانی تێدایە گرینگە و پێویستە لۆ ئەوەی کە ئەمە بتوانی هەم مێژوو و کللتوری خۆمان بپارێزین و ئەرشیفکەین و دۆکۆمنتکەین هەمیش دیوەچی دیکە کە ئێستا لە جیهاندا باوە بەتایبەت لە وڵاتی تورکیا بتوانین هەڵی کاریش لۆ گەنجەکانمان لەو ئیشەیدا بڕەخسێنین و بتوانین لە ڕووی ئابوووریەوە سوود لەو بەڵگەنامانە وەرگین ئێستا بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر قوتابیەکی زۆر لە تورکیا ئەخوێنی ببینە ئەگەر بتەوێ بەڵگەنامەکت دەستکەوێ دەی بچی بڕەپارەیەکی بدەیت باشە ئەو هەموو چونکە دەوڵەتی عوسمانی 600 سارە حکومڕانی ئەو ناوچەی کردی کوردستانی کردیە ئەتو هەر بەڵگەنامەیەکی ئەگەر بە 10 سنتی بکڕیەوە لەوان لە توێژینەوەکەت 100 بەڵگەنامەت بووێ ئەو هەموو دەسەنتیە ئەو جەبزانە لە هەموو جیهان دێن ئەو چ ئابووریەکی لۆ ئەو وڵاتەی دروست کردیە لۆ ئەگەر ئەمە بمانەوێ ببینە دەوڵەت ببینە هەرێمەکی بێز ببینە وڵاتێکی دامەزراوەیی
دەبێ هەموو ئەو شتانە بکەین کە پێویستە. یەک لەوانەش بەڵگەنامەکردنی مێژومانەوە پاراستنی بەڵگەنامەکانە. بەڵێ مامۆستا با باسێک لەوە بکەین کە کوردستان تا چەند بەبوونی ئەم بەڵگەنامە مێژویانە دەوڵەمەندە لە ئێستادا و تا چەند ئەم بەڵگەنامە مێژویانە لە کۆندا تووشی لە ناوچوون بوون. وەڵاهی بخۆتەزانی ئەوە 3000 سارە ژیان لە کوردستانە، 3000 سارە ئاگر و کوشتار بەرۆقی ئەو خاکەی گرتیە. کە ئاگر و کوشتار بەرۆقی ئەو خاکەی گرتیە تەئکید زانایانی کورد، ڕۆشنبیرانی کورد و خوێندەوارانی کورد بەرهەم و دەستنووسیان یەکجار زۆر بووە، بەڵام هەموو ئەو شتانیان لە بین چووە. لۆ نمونە تو دەبینی کاتە کوردەکان لە لولوبیەکان حکومداری ناوچەکانی خۆیان دەکەن کە یەکێکن لە نەتەوە دێرینەکانی کوردستان، ئەکەدیەکان هێرشیان دەکەنە سەر لە سەردەمی من نەڕامسیندا. نەڕامسین لە دەستنووسەکانی خۆی لە بەردە نووسراوەکان کەمایتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بە شانازیەوە باسی ئەوەیەکە کە ئەو توانی بەسەر کوردەکاندا سەرکەوێ هەموو ئەو شتانێک کە هەبوو لە ناویان بات. لۆیە ئێمە زۆر جار دەبینین کە ڕاستە دوژبن لە بەرامبەر دەیتوانی لە ڕووی مرۆییەوە لە ڕووی ئابوووریەوە و لە پاڵ ئەوەشدا لە ڕووی ڕۆشنبیری و کولتوری مێژوویەوەش دێت لە ناوت دەبا، هەموو شتەکان دەسڕیتەوە. لۆ نمونە لە سەردەمی سەدام حوسێن حکومداری عێراقی کۆن ڕژێمی بەعس کە دەچوون گوندەکانیان دەتەقاندەوە، کە دەچوون گوندەکانیان وێرانە کرد و ئەنفالە کرد، ناوچەکانی دیکەشیان هەموو وێرانە کرد، ناوچەکانیان هەموو وێرانە کرد و خەڵکەکەیان هەموو تێکەدا ئەکوشت و بەڵگەنامەکانیشان ئەوستان. بە خۆشحاڵیەوە ئێستا لاندەک ناوچەی کوردستانەیە بەڵگەنامەیە. لۆ نمونە پێم وەبی لە زانکۆی سولێمانی بۆردی بەڵگەنامەیان هەیە، ئەوە زۆر گرینگە، یعنی پاراستنی بەڵگەنامەکان. بەڵێ تا چەند لە ئێستادا شوێنێک هەیە تایبەت بە پاراستنی ئەم بەڵگەنامانە و تا چەند ئەو بەڵگەنامانەی کە لەلایەن وڵاتانی ترەوە براون هەوڵ دراوە بگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان؟ واللهی لە کوردستان بە خۆشتەزانی نییەوە، لە کوردستان بە خۆشتەزانی ئەو دەستگایە نییە لۆ پاراستنی بەڵگەنامەکان و هەبوونی پێویستە و گرینگە. لۆێ ئەمە دەبی ببینین لۆ هەر بابەتەکی لۆ توێژینەوە و لێکۆڵینەوە دەبی بچین لە ئەرشیفخانەی بریتانی، ئەرشیفخانەی فەڕەنسی، ئەرشیفخانەی ڕووسی ئەو بابەتانە دەربینی، ئەو بەڵگەنامانەی خۆمان دەربینی. لۆ ئێستا لۆ نمونە بە هەزاران بەڵگەنامە، بە سەدان هەزار بەڵگەنامەی کوردی خۆمان لە بەغدایە، لە وەزارەتی ڕۆشنبیری بەغدایە، پێویستە ئەمە بچین بینینەوە، بەڵام کەس نەچوە بینیتەوە. گرینگە کە ببینینەوە و دیکۆمنتیان کەین و ئەوە پێویستە کە حکومەت ئەوەی بکە، یان سەرۆکی کۆمار کە کوردە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح بتوانی هەموو ئەو بەڵگەنامانەی کە کوردن لێ بینیتەوە. گرینگە چونکە دووبارە بەڵگەنامە هێز دەداتە بابەتەکان. بەڵێ مامۆستا تا چەند ئەو قسە زارەکیانەی کە ئەوترێت لایەن ئەو کەسانەی کە لە کۆندا ژیاون تا چەند گرنگە کە بکرێنە بەڵگەنامە و بنووسرێنە بۆ ئەوەی کە مێژووی گەلی کورد کە لە زاری کەسانی بەتەمەنەوە ئەگێڕێتەوە نەفەوتێت؟ زۆر باشە، زۆر گرینگەوە پێویستە مامۆستا گوێت لێمە؟ بەڵێ ئازیزانم پاش وچانێکی کورت و ئەگەڕێینەوە لاتان.
بەڵازانم لەگەڵتان بەردەوامینە و بینیتان لە تەوری دۆماندا قسە و گفتوگۆمان کرد لەسەر چۆنێتی پاراستی بەڵگەنامە مێژوویەکان و ڕێکارانێت چین کە پێویستە بۆ ئەوەی کە ئەم بەڵگەنامانە لە ناوچوون پارێزێ و شوێنانەی کە بۆیان بکرێتەوە ئەو بەڵگەنامانەی تێدا دامرێت بۆ ئەوەی کە هەم ببێتە مۆرکێک بۆ نەتەوەی کوردی و هەمیش ڕۆڵەکانمان کە لە داهاتوودا ئەم بەڵگەنامە مێژوویانە ئەبینن بێگومان شارەزایان ببن و کاریان پێ بکەن. ئەچمۆ لای بەڕێز کرێکار عەبدوڕەحمان لە ستودیۆکانمان لە هەولێرەوانێ مامۆستاگیان پێش ئەوەی بچینە ناوبڕەکە باسمان لەوە کرد کە تا چەند شوێنێک هەیە تایبەت بە پاراستنی ئەم بەڵگەنامە مێژوویانەوە باسیشمان لەوە کرد کە ئەم ئەوانەی کە بەزارەکی ئەگەڕێنەوە تا چەند هەوڵ دراوە بنووسرێتەوانێ لە ئێستا دامێت باس لەوە بکەین کە ئایا ئەو شوێنە مێژوویانەی کە هەن لە هەرێمی کوردستانە ئەمانە چین ئەمانە تا چەند بەڵگەنامە مێژوویەکان ئەگرێتەوە چی بکرێت بۆ ئەوەی کە پارێزرێن کاتێکە گەشتیا سەردانیان ئەکات بزانێت کە نەتەوەی کوردی خاوەنی ئەم شوێنانەیە و بۆ گەشت سەردانیان بکەن. ئەمە باسیشمان کرد پێش ناوبڕەکەبوونی دەستگایەک لۆ پاراستنی بەڵگەنامەکان گرینگە بەڵام بەداخەوە لە کوردستان نییە چونکە دەبینین بەڵگەنامە لە زۆر شوێن هەیە نەپارێزرایە دیکۆمنت نەکرایە یان بەڵگەنامە هەیە لە دەست خەڵکە چونکە بەڵگەنامە نابی لە دەست خەڵک بی لۆ لەبەر ئەوەی لەوانەیە نەتوانی هەرگری شێوازی هەرگرتنەکەی باش نەبی چونکە ئەگە شێوازی هەرگرتنەکەی باش نەبی بەمڕووری زەمن لە ناو دەچی لە بەین دێتی پێویستە ئەو بەڵگەنامانە سکام بکرێ پێویستە هەر بگیرێ پێویستە شێوازی دوکۆمنتکردنەکەی باش بی لۆی مێژوو و کولتوری کوردەواری خۆمان لە ناو نەچێ ئەو خاڵ یەکەم خاڵی دۆمینیشیان باسی ئەوەت کرد کە زۆر گرینگە مێژووی زارەچی بنووسرێتەوە حتمما ئەوەی گرینگە چونکە لە پاش بەڵگەنامانگۆ دەزانن کە مێژووی کورد زۆری لەسەر لەلایەن مێژوو نووسانی بیانیۆ نووسرایتەوە ئێستامە تقریبیەوە سەدەکە بەڵازانم لەگەڵتان بەرداوامین و بینیتان گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە چۆن بەڵگەنامە مێژوویەکان پارێزێ و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم بەڵگەنامانە لە ناوچوون پارێزێت لە هەمان کاتیشدا هەرێمی کوردستان تا چەند بەناوبانگ و دەوڵەمەندە بەبوونی بەڵگەنامە مێژوویەکان و تا چەند شوێنێکی تایبەت هەیە بە پاراستنیان. بەڵێ ئازیزانم سوپاس بۆ بەڕێز کرێکار عەبدوڕەحمان ماستەر لە مێژووی ئیسلامی کە بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. ئەم کامێرەی لەبەر ئەسمانایە هەر یەک لەم کامێرانە مێژووی سەردەمی خۆی تۆمار کردووە هەر لە منداڵیەوە خولیای کاری ئەلکترۆنی و میکانیکی هەبووە. پیاوێکی شارەزا لە چاکردنەوەی کامێرا و نزیکەی 30 ساڵە کامێرەی شکاو چاک دەکاتەوە. خولیای ئیشی ئەلکترۆنی و میکانیکی و وەردبووم هەبم ناڵێ ئیتر هەر لە سەردەمی رادیۆ و تەلەڤیزیۆن و ڤیدۆ و کامێرەی دووپارچەی ساڵی 87 ئیتر بەدواوە وردە وردە هانیومە هەتاکو ئەمە ڕۆژە لە 94-95 هاتمە ناوی تەسیحاتی فۆتۆگرافەر بەس فۆتۆگرافەر نە کامێرەی ڤیدۆ. ئەو کامێرانە چاک دەکاتەوە چرکە ساتەکانی ژیانی پێتۆمار کراوە. کامێرای چاک کردوێتەوە سەدەیەک پێش ئێستا وێنەی پێدەچرکا. هەموو ئەم دوکانە مێژووی تێدایە. هیوایەتێک لە هیوادەکان کە دروست بوو لە ناخما کۆکردنەوەی مەجموعی کامێرەی کۆن کامێرەی 100 ساڵ لەمە پێشم لایە 90 ساڵم لایە 80 ساڵم لایەتر ئەوە ڕۆهەتاکو ئەم ڕۆژێ خۆمان زیاد لە دەڵێم کۆنەکان تقریبا 75 کامێرە ئەبێ تقریبا بەس بە ئەم کامێرەی سەردەمی تازەش فیلمی 36 و ساڵی هەفتەکان و هەشتاکان و نەوەتەکان تقریبا 750 کامێرە بەرەو ژوورەوەی ئەرشیفم کردووە. تازەگەریەکان وەستا ساڵحی ڕانەگرتووە هەرچەندە جۆر و شێوازی کامێرای فۆتۆ گۆڕاوە. کامێرە ئێستا نیتگرایە تەمەنی ساڵی 1937
ئەڵمانیە ئەمە کامێرەی پێنتاکسێکی ساڵی دەڵێم ئەنجاکانە دەوانێت کامێرەی بەخشم کە دووبارە هەم بێگەنە کامێرەی یەک بارەوێت و تاقانە بێ هیچی ناکرێت. زیاتر لە 30 ساڵە کاری چاکردنەوەی سەعات و تەسجیل و ڕادیۆ و کامێرەی ڤیدۆ و فۆتۆ دەکات. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی ئاوێنە گەورەکە شەفتێکی تای ئەیەتە بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی ئێستاش پەیامنێرمان هاتی لا دووهۆک باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە هاتی سڵاو لێبێ بەیانیت باش بێت ئەبێ بزان زانیارەکان لای تۆچین فەرموو. هاتی گوێت لێمە؟ بله کجی دمت جی باش بید دمه بینرین گلی کردستان جی باش بید یعنی براستی جی متخواست پیدا زیه و مشی نوکه لگوری او یعنی روجوال پارزگاه دو که یعنی زانیارین زیرتر کم کربانه یعنی السنور پارزگاه دو که بتایبه جی نوکه دم ویروس کرونا یا ل پارزگاه دو که بتنه ل 24 دمش میرن بوری 336 حالت ویروس کرونا هاتینا تومار کردن. اولی انجام هنده تیتن کروش بروش مدرسه ویروس کرونا الپارزگاه دو که زیرتر لیتن یعنی لگوری روجا و آن بچه لگوری زانیارین کو بردام جور اپراسیون الپارزگاه دو که بالاف کردن کو او حالت توجبوی اوت هن راگاندن ایدیاش هنده در کدی کو کسی که نی اصلا بچن کو اول خلقی کیوا و کیوا نه و بو راگاندن دیار بکنش برکو روش بروش يعني اف حالات هنيه هنا زياده كرن هر وقت ما قلت يعني وانس صدو سيهو شش حالات دابتنه كو دمات هنا توجبوي كرن و هنا تسجيل كرن ريفابريا قشتا ساخنمي البارزگاه دو كي رنگ هندك ديتر هبن يعني اتناف مال خود خو كرنتي كي بيكو يعني بچن سردانا ريفابريا قشتا ساخنمي البارزگاه دو كي بكنو ايا خو پش راز بكن كو اوا فيروس كوفيد 19 یا نه اوا يعني يهينا حالت توصا يعني البارزگاه دو که ناف مال دا خو كانت الكابتن يعني چاره سریه که ورد گرن دست پیکی داکو خو پارزنش اوی ویروسیت وان 336 حالت کو ما بحث جکرین اوی 24 دمج میرن بوری دا هاتینا راگهاندن دو کس شوان مرینه کو گیان خواج دست دا ویروس کووید 19 هر واسم يعني مدویتن از آماجب هندی جیب کم کو تنوکه دال حالت پارزگاه دو که بتنه کو سرجم گشتی یه گشتیه نزدیکی 5620 توجبو یا بشیوه که گشتی یعنی هر جه هیوا سه سال 2020 سال حتی کو هیوا نه حتی نوکه 5620 حالت هر وقتی ما آماجب بکری لسنور پارزگاه دو که یه توجبو به ویروسی هاتینه تسجیل کردن مدویت از تشتکی دیتر جی آماجه بکم هر کو عمل سر جاده سرکی پارزگاه دو که دانه کو اوه ایشوان جاده کو هر سرکی پارزگاه دو که یعنی یا گری دای اف پارزگاه دیتر ین هر ما کردستانه و نو کدا پروژه خدمت گزاریت اوی جاده دات هنه کردن یعنی اوه ایشوان اوور پاسا بو کو هاتی تمام کردن لی اوور پاسا دیتر هل پشت و کو نو کدست به قناخت دو ماهی که و چویا غیر کرنو جاده تنه غیر کردن اوه جی دبیت دل خوشکریا کا دیتر و خلک پارزگاه دو کشور کو روش بروش یعنی پراستیجی زحمه کا زیاده تر اتکت سر اوی جاده یعنی بتنه کل سنور پارزگاه دو که نزدیک 17000 ترومبیل تاکسی بتنه یعنی هات نوچون تعداد کن یعنی زحمه کا زیاده سر اوی جاده یعنی هر وقتی ما جا بگیری کو دیت یک جو دلخوشکر بو خلک پارزگاه دو که کوی دیده شن آسانی تر هنا هات نوچون خاکن زیاده تر مدویت از آماجه هر وی خدمت گزاری بکن کو ایکش اوور پاسن دیتر تنه مایا
هەیە و ئەوژی نزیک خواندنگەها سەفینە یا کچان کو لێرێژی دێ ئۆڤەر پاسەکە دیتر هێتە دروستکردن و ئەوژی لێرێژی ئەزدیحامەکە زیاتر هاتە سەر ji bo dêjî ku ew xebso izdihamat ketet nav wê cadê de ku êdî nemînît û êdî şofêr tenê pitir bişên hatmoçûna xwe bikin. Enê ev ew zanyar û rojevên ku li parêzgeha dihûkene. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هاتی کا بەشێکی ڕاستەوخۆ لادوهۆکۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش فیچەرێکمان هەیە لەسەر لێکردنەوەی ترش بابێ کۆبینەری بین و جاتر بەردەوامە بین. ئێرە گوندی فەقیانی سەر بە قەزای ڕۆندزە. بەرەبەیانێکی زوو بۆ شکاندنی سماق ترش مام حەسەن ناسراو بە مامزێدۆ ڕوو لە ڕەز و باخی خۆی دەکات. بەخوا بە وراغنینەوە وڵا سندوقی گەورە پێشی بەخۆ 25 کیلۆ دەرێتەوە بە تاکەداغ بەدەستی ئەوانەی لێستا هەموونیوە سندوقم نزانم 8 کیلۆ نەدەت بە قورعان پارێکە بە 2000 بوو بە 2000 نەفرۆش بۆ نزانمەوە سەرداخۆم. مامزێدۆ بۆ ماوەیەکی زۆر بەو کارەوە خەریکە و بەشێکی بژێوی ژیانی بە سماق شکاندن بەڕێوە دەبات. لەبەر خراپی ڕێگاوبان ئاستەنجیان بۆ دروست دەبێت لە کاتی گواستنەوەی بەرووبوومەکانیان. پرسیار دەکەین بۆ دەڵێن سماق شکاندن. شکانەوەی سماقە و هابەچەخۆشی دەیهێنی لە بەشی بنەوەی بڕکەکەی ڕایگری سێ-چوار گەڵای لەگە دەینەوە بیسارێکە لەو جێی بە شێوەیەکی بەربڵاوتر ئەو سماقە گەشەیەکە. خزمەتکردنی سماق دائیمەن پایزان بە درەنگەوە ئەگەربێی و ئەو سماقە ئەوەی کە وشک بوویان ئەوەی کە زۆر بەرز بە مرۆڤ دەستی ناگاتێ بە ئاسانی ئەیان بڕی و ئەو سماقە دەست بە نوێبوونەوەیەکە. بەهارانیش ئەو سماقەکە بشێدرێ سماقەکەی جوانترە بیت و ڕەنجی سۆرە بیت و سماق سارانە لە کۆتایی مانجی هەشتانی کە گەرم بوو دوای ئەوەی گەلاوێژ هەرات سماق وردە وردە دەست بە پێگەیشتنەکە بجێ بەجێشە گۆڕێ لێرە تەقریبەن لە دوای مانجی هەشتا پێگا سارانە مەکۆ بین و هەمومان پێکەوە ینی ئافرەتەکان و پیاوەکان بێکەوە دەین سماقێشتینین ئەلێرە و پەرچەکەین کە پەلکن کرای بینەوە مارە لەوێن دەراش ئەوەیەکەین دایەکوتن و جوان لە سەبانی ڕایەکەنە تا سۆرە بیت و دوایش بەرهەمەکەی بینە بازاڕی لەوێ ساغیەکەی شکاندنی سماق لە بەشی خوارێ ئەوە ئەلێرێ ڕاڕێک گرەیەکی هەیە لەو گرێ ڕائەبڕی سێ-چوار گەڵای لەگە دەینی سارێککە لەو زەی دەست بە نوێبوونەوەیەکە ئەوە بەو شێوازەی نابی لەسەر ڕابی بڕی کە لەسەر ڕابڕیت قەوەت ناکا سارەچکە لە بەش خوارێ ڕای بڕی ئەوە بە جوانی ئاسانیشە. داری سماق جگەلەوەی بە شێوەیەکی سروشتی دەڕوێت لە هەمان کاتیش ئەو دارە بە ڕێگای جیاواز دەڕوێندرێت بە تایبەت لەو ناوچانەی گونجاون بۆ گەشە و بەرهەمی سماق. مانجی سێ ئەتینین مانجی سێ ئەتینین بە ماوەی 3 ساڵ پێگا کەوتێتە پێش سماقەکەش باش 3 ساڵ ئەوەیەدا ئەو بەرەیەدا ئەو بەرزکەلێن کردو و هەرین گوشتی ئەبیتە دوو بەش بەشەکی هوردە بەشەکی خڕە دەی خڕ ئەبینێ بازاڕی ئەیفرۆشی بە مەقەسێ بەداستێتین هیچکەر و قەدەکی خەرابی هەمووی لەکەین و خاوی دەکەین و ناوی لە ئەبین وەلا وشتی پێخڕەبی سماق پێخڕەبی وشتی پێ گەوراوی خاوی نەکەین ئەو بەرەی جوان نابی زارش ئیوانە چ ئەشکان و دەکن دەکرد لە ولاغاننا هەر ولاغی تا فەردە لێ ئەنان و بڕۆ لۆ نو ئاکۆ دەڵی ئاکۆ خێری
بەهرەوەزی بوویان هەر بخوا نەدا بە هەرەوەزی بوو هەنەزای هۆ شخصی و بە زۆری قەدیم بە هەرەوەزەوی بە زۆری بەس ئێستا و سەردەمەی نا ئەو سەردەمەی بە زۆری خەڵک هەر بەخۆی ئەشتێنی و دامەردینی هەرۆزێکە کوو بوو نیۆڕۆیانستانە کرێت تا ئێواران بەڵێ وەڵا نیوڕۆ ساحبێ بەختی تەچ عازە کرد یانکەچی لە عادەدا یان هەمیشکەتی لە عادەدا ئەوە خوانەکە عازە کرد لۆ نیڕانێ و لۆ خەلکی هاڵانەوەی وشی هوردا وشی هەندی هێنایە هوردا ئەگەوە دەبی ئەوە پاییزێ بیبڕم دێرەدا بیبڕم لۆ سارە چکە وشی گەورە بن هەندەرێ چێ لێ دێ هاوە هێ وشی تەندا بەر لۆ پێرن شکاندن ئەگە باسەکی شکان نەکەن لۆ بکەی بە عملی شکاندن لەوەندێکە وشتی یوت لێکە ئەشتێ بەسەکە هاتە ئەوی بینی بێقەوەتی بلۆ سارە پاش دەبی ئەو دەبی پەلکی دەگە بێ ها ئەو پەلکی دەگە بێت دوو پەلێ ئەوە بی لە قەوەت نەکەوی کچان و ژنان لە کاتی شکانی سماق شان بەشانی پیاوان کاری شکانی سماق و لێکردنەوەی ئەو پاشماوانەی کە بە سماقەکەوە ماوە لێ دەکەنەوە و ئامادەی دەکەن بۆ ڕاکردنی لەسەر بان بۆ ماوەی 1 هەفتە تا ڕەنگی سوور دەبێت و وشک دەبێت ئەو کات بۆ بازار دەنێردرێت بۆ ساختکردنەوەی ئەمە شوچی پیاوەکان شانبەشانیوان دەگەروان پێکەوە سماقەکەیشکینین مەسەلەن هەموو ڕۆژێ سبەینان زوو هەرستین لە خەوێ دەوری سەعات چاری دوای مەلابانگدانێ هێشتا تاریکە ڕۆژ هەر نهاتیە دێنە ناو سماقەی ئێجا بەگشتی هەندێک جار ئەشچینین بەس ژنەکان بەگشتی پەلکی لێکەنەوە ئیشیمە زیاتر پەلک لێکردنەوەیە پیاوەکان وچی سماقەکەیشکینن ئەمە لێرە چاوەڕی سماقەکەیکەین و پەلکەکەی لێکەینەوە ئێجا فەرقیشی هەیە هەندێک وشی هەنە گەورەنە هەندێکش هەنە گچکەنە لۆمە زەحمەتە گەوشیەکە گچکە بن مەسەلەن هەندێک وشی هەنە سماقەکە زۆر گچکەیە وچی ئەوەی زۆر پەیوەماندیە بین بەس ئەگە وشیەکە گەورە بی ئیشەکە ئاسانترە و خۆشترە و دووچی تاو هەردێ وەختی ڕۆژهەڵاتنێ دەوری سەعات نۆی ئەمە لێرە وردە وردە ئاگریەکەینەوە وەختی قاوڵتی دادێ نانەکی باش حازرەکەین پیاوەکان دێنەوە لێرە ئیسراحەتەکەن هەموو شتیشی لێیە هەموو شتی خۆ دێنین ڕۆژانە بە هەرەوەزی زۆر چیژ لێرە ئیشەکەین ئێجەنانەکی خۆش حازرەکەین و پاش ناخواردنە دیسا گەڕێنەوە سەر ئیشی دوای ئەوەی چی سماقەکەش تەواو بوو لێرە پەلکەکەمان هەموو لێ کردۆ ئەیبینەوە مارێ لەسەر بانی دایەکوتین سەرتا وەبی ئەو دارکەی پێوە نەمینێ دوای داکوتینێ لەسەر بانی لەبەر تاوێ لێ گەڕین هەتا هیشکەبی وچی هیشک بوو ڕەنگەکەیەگری لەبەر تاوێ هەتا بە تەواوەتی جوانەبی سماقەکە دوای داکو ئەون سماقەکەی جوان دەناو فەرداکەن و لۆ پیاوەکان حازرەکەن ئەویشە بەنە شاری و بە بازارێکن دوایش وچی نانی بەیانی خورا نانی سبێنێ خورا پیاوەکانە چنۆ سەر ئیشی وشی ئیشەکەیان تەواو کرد تەقریبەن نزیکە بیتۆ لە نانی نیوڕانێ ساعت 11:30 11:40 تقریبەن دەست لەسەر ئیشی هەرەگرن ئەمەش لێرە وچی چیژەکان خواردنەکی سوک حازرەکەین نزەش لە ساوەر بی تەماتە و ڕوون بی شتەکی سوک حازرەکەین لەسەر ئاگری نانەکەی جوانە خۆین دوایش چایەکی حازرەکەین و دوای ناخواردنەکەی و چا خواردنەوەکەی پیاوەکانە چنۆ سەر ئیشی و دیسا ڕۆژەکە بەردەوام بی ئیشەکەی دووباراکەینەوە بەرهەمی سماق ترش بە دوو جۆر دەچێندرێت بە شێوەی شتڵ و بە شێوەی تۆ لە ماوەی 3 ساڵ گەورە دەبێت و بەرهەمی دەبێت سماق تامێکی ترشی تایبەتی هەیە لە ئامادەکردنی زەڵاتە و چەندین خواردنی جۆراوجۆر بەکاردەهێنرێت و خواستی زۆری لەسەرا لە هەندێک شوێنیش وەک جیادەرمانی سروشتی بۆ چارەسەری نەخۆشی بەکاردەهێنرێت
بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوین و کە زانین کە کوردستان دەوڵەمەندە بە بەرهەمەکانی وەک ترش بەڕۆ و قازوانەمانە خۆڕستکن لە ناوچە شاخاوەکان ئەڕوێن و ئەوانشی خەڵکی دیەکانی کوردستان ڕۆژانە ئەچنە ئەو ناوچانەوە وەکو خۆیان وتیان لە مانگی بەهاردا دەبێ بچێنرێت ئەوان لی دەکەنەوە بەروبوومەکانیان و دەیانهێنە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەیان فرۆشن بەدەر لە ترش کوردستان خاوەنی چەندین بەروبوومی تری خۆڕستکە لە شاخەکانی هەرێمی کوردستان و خەڵکی زۆر ئەم کارانە ئەکەن ڕۆژانە و ئەچن لیانەکەنەوە بەروبوومانە و لە بازاڕەکاندا ساخیان دەکەنەوەێ بەڵێ ئازانم ئێستا شاپۆرتێکمان هەیە تایبەت بە خانمێک کە کاری شۆفێری تەکسی دەکات بگومان خانمان لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا و بەرەو پێشچوونی وڵاتاندا کۆمەڵە کاری جۆرا و جۆر ئەکەن و کۆمەڵە خانمی سەرکەوتوشمان هەیە لە هەرێمی کوردستان کارێکیان کاری جۆرا و جۆرەکەن و کارانەی کە پیاوان ئەیکەن ئەمان شان بەشانیان کاریان لەگەڵدا دەکەن و ڕۆژانە بژێ بۆ ژیانی خۆیان پەیدا دەکەن ئێمە بینەری ئەم راپۆرتا بین بێکەوە و دواتر بەردەوامە بەناس چۆنی ببوورەتوانی بێ بە شوێنمە 6 ساڵ دەبێت شیلان بۆ هاتوچۆکردن پشت بە دراوسێکەی دەبەستێت هەوڵیان داوە هەنگاوەکانی کارکردنیان پێکەوە بێت و لە یەک کاتدا بێت ئەگەر نەشگونجا دەڵێت زۆر جار کارەکانم دواخستووە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ بە ناز هاتوچۆ بکەم و گەلێک کەیف خۆشم بە هاتوچۆکردن لەگەڵ ئەودا و بووینەتە هاوڕێش پێشناسینی بەناس هێندێ جار بە هێندە تەکسی یعنی هاتوچۆمە کرد تووشی گرفتە بووم تووشی چۆن بڵم پرسیاری شخصیانە کرداوای ڕقەمیانە کریتی لە بەرەوە زیاتر بە نازم ناسی بەو هاتۆ چۆکەم داواکارن ژمارەی شۆفێرانی تەکسی کچان و ژنان زیاد بکات پێشووتر 6 ژنی شۆفێری تەکسی لە پارێزگای سلێمانیدا هەبووە ئێستا ژمارەکەیان بۆ نیوە کەمی کردووە بەڕاستی کێشەیە تۆ خێزانێک ڕۆژانە بەجێ هێڵی ئیش و کارت هەیە لە ماڵەوە بەڵام لەگەڵ ئەوەشان من هەموو شتێکم ینی بەرنامەم بۆ داناوە کە من ئیشی ڕۆژانەی خۆم بکەم هەم ئیشی دەرەوە هەم ئیشی ماڵیشەوە بە تەئکید قورسە خۆشم زانیومە کە ئیشەکە قورسە هەڵیشم ژارد و پەشیمانیش نیم لێی و تا ئێستا شەر بەردەوام بووم ئینشەڵڵا بەردەوامیشە تەنهاژم سەرخەم لەبەرەوەی بەردەوام لە ئیشەکەم لەم کاتەی کە چەند قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کارەکەیان زۆر کەمی کردووە چاوەڕێی پاڵپشتی و هاوکاری دەکات بۆ ئەوەی گەشە بە پیشەکان بدەن و وێزگەیەکی تەکسی تایبەت بە کچان و ژنان کاتەوە من لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵیشممە بەڵام بەهۆی ئەوەی کە من بودجەیەکی وام نەبوو بەڕاستی ئەو وێزگەیە دابنێمەوە کەسێکیش نەبوو سپۆنسەرم بکات بەلایانی پەیوەندیدار بێ حکوومەت بێ هەر کەسێک بێت لەبەرەوە ئیشەکەی من دواکەوت بۆیە نەمتوانی وێزگەیدانم بەڵام ئەگەر بۆ داهاتووی شەڵا شتێکی وا بکرێت زۆر باشە هەم گرفتی هاتوچۆی خوێندکار ئاسانە بێ هەم گرفتی ئەو کەسانی کە بەڕاستی بێزارن لە هەنێک شۆفێری تەکسی زەمانێکە لە هەرێمی کوردستان شۆفێری ژنان و کچان بۆ تا دیاردەیەکی باوک ئێستا کار بۆەوە دەکەن شۆفێریەکان بێتە سەرچاوەی داهاتیش بووە ڕەبینیار ڕەحمان گەلی کوردستان سلێمانی
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوری سێم و کۆتاییماندا باز لە مەترسیەکانی سەرژینگاکەین بزانینەوە مەترسیانە چین کە ڕۆژانە ڕوو ئەدەن و لە هەمان کاتیشدا وەکو بینیمان چەند شەوێک پێش ئێستا ئاگرێکی گەورە لە شاخی گۆیژە کرایەوە ئمە باسێک لە مەترسیەکانی ئەم ئاگرە ئەکەین و هۆکارەکەی چی بووە لە هەمان کاتیشدا تا چەند بەڕێبەراتی ژینگەی سلێمانی هەوڵیانداوە کە ڕێگری بکەن لە بەرامبەر ئەم مەترسیانەی کە مەترسین بۆ سەرژینگا و برایانی ئاگرکوژێنەوەمان تا چەند خزمەت گوزارەکانیان بۆ دابین کراوە تا چەند لە کاتی خۆیاندا لە شوێنی مەبەست دەبن وەچی بکرێت بۆ ئەوەی کەم کێشانە چارەسەر بکرێت هەر بۆ مەبەستەش بەڕێز دیار شێخ غەریب بەڕێوەبەری ژینگەی سلێمانی باشەیەکی ڕاستەوخۆ لەنامەنە کاک دیار سڵاو لێبێ و بەیانیت باش بێت سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویستیش سپاس دەکەم کاک دیار با سەرتا بۆ ئاگرەی شەوانی ڕابردوو دەست پێ بکەین بزانین ئەم ئاگرا چەند زیانی هەبوو هۆکارەکەی چی بووە لە ڕاستیە ئەم ئاگرا پێش هەموو شتێتوانم بڵێم ڕەنجی چەندین ساڵ ئەو کەسانەی ماندوو بوون لە دروستکردنیا بەفی ڕۆیدا و زیانەکانی خۆتان نەزانن کاتێک کە دارێک ئەڕوێندرێت لە سەرەتاوە ئەگەر بسووتی ئەم دارە کاریگەرێکی ئەوتەوی نابێت لەسەر ژینگە بەڵام کاتێک تەمان لایەنە ژینگەیەکە یاڵم نەک لایەنە بەڵێن ژینگەی بینین باز ناکەم کاریگەرێکی ئەوتۆی نابێت لەبەر ئەوەی کە تۆ دارێک مەسەرەن 15 ساڵ ئەینێژی دار بۆ ژینگە دەوری فلتەرێکە بینێت ئەم فلتەرەدا بێنە بەرچاوی خۆت بۆن من ئەم دارانە لە ساڵی چلەکان و پەنجاکانەوە نێژراون هەوا پاکەکەنەوە ئەم پیسێ لە جەستەی خۆیانە هەڵەگرن تۆیت ئەم هەموو ساڵە ئەم هەوایی پاک کردوتەوە و فلتەری کوالیتی هەواکەی کردووە پیسکەرەکانی لە خۆیان کۆ کردوتەوە تۆی یەکسەرەی سووتێنیت بێگومان ئەمە هەموو پیسکەرەکانە گەڕێتنێتەوە بۆین ئەگەڕێنێتەوە بۆ ناو هەوا و بۆ ناو ژینگەی سروشتی لە هەمان کاتیشدا ئیتر ئەو کار جگەلەوەی بۆ ئایندە ئەو کارە ئەنجام نایەت ینی بەڵێن فەرمانێکی خۆی لە دەسەیات ئەوەی پێشووتریش کۆی کردوتەوە تۆ لە ماوەیەکی زۆر کورتایکەیتەوە بەناو ژینگەیە و بەڕاستی کاریگەریەکی زۆر بەرچاویە بێ ئەتوانم بڵێم ئەمە ئەم کەوتنەوەی ئەم جۆرە ئاگرانە ماڵوێرانیە بۆ ژینگە بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ڕاستە گۆیژە سیمایەکی جوان و با بڵێن بەرچاوی یاوە بە شاری سلێمانی بەڵام گۆیژەش ئەو ئاگرانی کە لە دارستانە سروشتەکانی کەیە ئەکەونەوە هیچی کەمتر نییە لە ڕووی زیانە ژینگەیەکانەوە بۆ سەر ژینگە کە لە بۆ نمونە منطقەی پێنجۆن هەیە بۆ نمونە لە منطقەی چوارتا و قەرەداخ و ئەو ناوچانە هەیە چونکە ئێمە ساڵانە یەکێ لە گیرۆدەیەکانمان ئەوەیە کە مەسەلەن کۆمەڵێکی زۆر لە ڕووبەری دارستان ئەسووتێت ئەمە جگە لەوەی دارستانەکە لە ناو ئەچێت لە هەمان کاتیجا کاریگەری ئەبێ لەسەر ژینگەی زیندەی بڵێن ژینگەی زیندەی وەکو ئاژەڵ و باڵندەی کێوی و خشۆکەکان ڕاستە. کاک دیار بزانین کە هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر چیە لەو ناوچانە ئایا لە وەرزێک بۆ وەرزێکی تر گۆڕانکاری بەسەردادێت کەوتنەوەی ئاگرەکان بەڵێ لەسەر ئاستی جیهان لە 96 بۆ 97 تەواوی ئاگرکەوتنەوەکانی جیهان ینی ئەو ئاگرانی کە لە جیهاناکەونەوەی یا بەمە بەستەیە بە ئانقەستە لە 100 سروشتی هۆکارەکانی کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە بەڕاستی دیارن لەوانە هەندێک جار سووتانی پوش و پاوان لە هەمان کادا ئەنجامدانی ئاگر بڕ یان کردنەوەی ئاگر لە نزیکی ئەو دارستانانە بەبێ گوێدانە ئاگرکەوتنەوە ئەوانە پچڕانی هێڵەکانی کارە بە هەندێک جار فرەدانی جگەرە و هۆکاری ناڕاستە خۆشمان هەیە هەندێک جار بۆ نمونە کە هۆکاری دەستکرد ماڵێ مرۆڤکردە و کاریگەری مرۆڤکردە و سروشیش لەگەڵە بە بۆ نمونە تۆ کە شوشەیەکی خواردنەوەکان فڕێدەیت ئەمە مرۆڤ دەستی هەیە لە هاوکاربوون بۆ کەوتنەوەی ئاگرەکە کە شوشەکە فڕادەی بۆن وەنە تیشکی خۆر ئەم شوشەیە زۆر جار دەوری زەڕەبینێکە بینێت و ئەبێت بە سەرچاوەیەک بۆ کەوتنەوەی ئاگرەکە کەمە پێوترێت سەرچاوی ناڕاستەوخۆ تێکەڵبوونی سروشت و مرۆڤکردەکەیە هۆکارە مرۆڤکردەکان بە کەوتنەوەی ئاگرەکە زیاتر مرۆڤکردەیە لە 100 مرۆڤکردەیە بڵێ کاک دیار با باسەکرێ بکەین ساڵانە کۆمەڵێکی زۆر کەمپین
دار و سەوزایی ئەچێنن بەڵام گەبینی لە یەک چرکە ساتە هەمووی ئەبێ بە ئاگر و ئەسووتێ چی ئەکرێت بۆ ئەوەی کە دیسان ئەم ناوچانە سەوز بکرێتەوە و تا چەند گرانە دووبارە سەوزکردنەوەیان یەکەم سەوزکردنەوەیان بریتی نیە لە هەبوونیان سەوزکردنەوەیان وەکو تۆزە لەمە پێش ئاماژەم پێکرد کە تۆ ئەسووتێت ئەو مەسەلەن 6 ساڵە ئەم دارە فلتەری هەواکات تۆ هەموو ئەو پێکاتە پیسکەرانی کە مژیوێتی و لە جستەی خۆیان کۆی کردوەوە تەبعاً دار ئەتواندرێ بوتێت تاکەبوونەوەرە کە تووشی شەرپەنجە نابێت لەبەر ئەوەیە تەحملی ئەو هەموو پیسکەرە کات و دواتر ئەچێتەوە ناو هەوا وەکوتم سەوزکردنەوەی یەکسان نییە بەوەی کە خۆی هەبێت چونکە ئەو ژینگەکە تۆ ئەو پیسکەرانێکە هەی بۆ پێشتر هەمووی کردوتەوە هەوا دوای ئەوە ئەم سەوزکردنەوەانە من هەمیشە بەڕاستی ئەتوانم بڵێم زۆربەی کات نەکەمیشە زۆربەی کات دەگەڵی نەبووم چونکە سەوزکردن بریتی نییە لەوەی کە مەسەلەن تۆ نەمامێک بنێژیت سەوزکردن بریتە لە ئیدارەدانی من پێم باشە بۆ نمونە ئەوەی کە هەیە لە پێشا بپارێزرێ دواتر هەوڵی زیادکردنی ئەوی کە بدرێ بۆ نمونە هەندێک جار بۆ نمونە ڕێکخراومان هەبوو یان کەمپینمان هەبوو هەستا ئەڵێ 35,000 نەمامم ناشتووە یان 5,000 نەمامم لە فڵان وەرگرتووە لە فڵان لایەنی حکومی وەرگرتووە بۆ ئەوەی بینێژین بە هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارەیە ئەم نەمامانەی کە ئەنێژرێت هەندێک جار نەک سەوزکردن نییە پرۆسەی زەردکردنە نەمامەکەش زەر دەبێت بە زەویەکەوە چونکە تۆ کە بیرت لەوە نەکردەوە چۆن بیپارێزیت چۆن ئاوی بدەیت چۆن ئیدارەی پێداویستەکانی تری بە درەختکردنی ئەم نەمامانە بکەی بەڕاستی ناتوانیت ئەم هەڵمەتە ناوبنی هەڵمەتی سەوزکردن یان سەوزکردنەوە وەکوتم چەندێکە ئەوە پێویستە چاودێری لەسەر بێت بەڵێ بێگومان هەموو نەمامێک کە ئەنێژرێت پێویستە هەتا ئەو ڕۆژێ ئەو نەمامە هەیە چاودێری لەسەر بێ بۆ نمونە نمونە بە گۆژە بە نمونە ئەگەر بێنینەوە ئەبینین بۆ لە ساڵی 47ەوە خەریکن بۆیە یعنی نەمان بە هیچ جۆرێک ناکرێت با بڵێن ئیتر بڵێ لە خەم ڕەخسیوە بە هیچ جۆرێک پێویستی بە ئیدارەدانی سەیری گۆژە بکە لە ساڵی چلەکان 47 ئەوانەوە پێم وایە بە پێی زانیاریەکانم لە ساڵی 46 و 47ەوە بە تەقریبی دەستکراوە بۆ پرۆژەیە ئەوە 73-4 ساڵی بەسەر تێپەڕیوە هێشتا لە ئاگرکەوتنەوەیە کە بە هەزاران دارە سووتێت 2016 ئاگرێککەوتەوە 1000 ئەو نەداری کە سووتە یعنی بەردەوام ئەبێ چاودێری بکرێت و بەردەوامیش بە بپارێزرێت کاک دیار با باسێک لەو کەسانە بکەین کە ئەم ئاگرانە ئەکەنەوە هیچ یاسایەک هەیە لە بەرامبەر ئەو ئاگرێکی ئەیکەنەوەوانێ سزایان بدرێت یاخود وەکە بینین ڕۆژانە گەرە بینین کەسێک نەمامێک پشکێنێتەوە سزای بۆ هەیە ئەگەر ئەم هەموو دارە بسووتێنێت چی سزاکانی ئێوە چی ئەبێ بۆ ئەو بەڵێ یاسایەکی تایبەت هەیە بەرام تایبەت بە پاراستنی دارستانەکان کە لە ساڵی 2012 دەرچووە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەم یاسایە زۆر بە توندی ئیجراعات لەگەڵ ئەو کەسانەکە تەنانەت بۆ نمونە کەسێک ئەگەر مشارێکیش بباتە ناو دارستانەکانەوە کەسێک ئەگەر لە نزیکی دارستانەکان ئاگەر بکاتەوە کەسێک ئەگەر با بڵێن هەستێ بە بڕینەوەی دارەکان کەسێک بۆ نمونە یعنی دیاری کردو بۆ نمونە ئەگەریکێک تەنانەت چۆن تەعامل لەگەڵ کۆکردنەوەی چیلکە و ینی بەرهەمە دارستانە سروشتیەکانیش دیاری کردو شێوازی تەعاملکردن لەگەڵەوانیشا چۆنێتی کۆکردنەوەیان هەتا چۆنێتی بردنی مەڕووماڵات بۆ ناو ئەو دارستانە سروشتیانە تا بە شێوازێکە بەیان چۆن قەدەغی کردووە هەمووی دیاری کردو بە وردی کەواتە یاساکانمان هەیە ئەی تا چەند جێبەجێ کراون یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێ مەسەلەن کەسێک تۆمەتبارێک یان گومان لێکراوێک سزا بدەیت بەپی یاساکان و بەپی ئەو با بڵێن دادوەرە بەڕێزەکان بەپی بۆچوونی دادوەرە بەڕێزەکان نەک بە بەپی بۆچوونی ئەوان یاساکان بەسەر ئەوانیشا فەرزی کردووە ئەبێ ئەم کەسە بەڵگەی تەواوی لەسەر ببێت و ئەبێ ئەم کەسە یان لە کاتی کردارەکە گیرا بێت یان شاهێدی لەسەر هەبێت یان بەڵگەی تەواو لەسەر ئەم کەسە هەبێت کە ئەمەی ئەم شتێ ئەنجاماوە بەڵام تۆ ئاگرێک لە سەعات 2 شەو لە گۆیژە ئەکەوێتەوە بەڵگە چۆن پیاکەی شاهێد چۆن پەیداکەی لەسەرەوەی ئەم کەسە بە سزا بگەێنی یان لە مەنتیقەیەکی وەکو پێنجوێنان شاخاویە تۆ چۆن ئەم کەسە والی ئەەکەی کە ینی ئەم کەسە ئەم گومان لێکراوە
بەڵگەی لەسەر بەڵگەی پێویستی لەسەر کۆکێتەوە کە بگیرێت دوای ئەوە کە من شوێنێکی وەکو بۆژە 6 ساڵە خەریکی سەوزکردن و ئیدارەدان و خزمەتکردنی هیوایتە ینی تەمەنی بە تەواوی بەخشیوە لەم دارستانەیە تۆ ئەگەر بهێنی مەسەلەن 50 کەسیشی لەسەر حکم بدرێت هێشتا هەر قەرەبووی و زیانە ناکاتەوە کە بەژینگەکەی بەژینگەی پارێزگاکەمانی گەیاندووە. کاک دیار ئەگەر کەسێک تاوانبار بێت و تاوانەکەی بەسەردا ساخ کراوێتەوە ئێوە وەکو بەڕێبەتی ژینگەی سلێمانی شکاتتان هەیە لەسەری؟ لە ڕاستیە میکانیزمەکە بەم جۆرەیە پۆلیسی دارستان کەسەکە ئاگرێت ئەیکا بە کەیسێک لە دادگا بۆ لایەنە ئیداریەکەی بۆ نمونە بەڕێبەتی دارستان و پاوانی سلێمانیمان هەیە بەڕێبەتی دارستان و پاوانی سلێمانی هەڵاسێ بەوەی سکاڵاکار ئەبێت لەسەر ئەوەی کە ئەم دارستانەی دروست کرد و ئەم بۆتە هۆی لە ناوبردنی ئەم دارستانە بۆ نمونە ئەو وەکو لایەنە ئیداریەکەی بۆ دارستانە دەستکردەکان و ئێمەش وەک لایەنە ژینگەیەکەی بۆ نمونە ئەو زیانەی کە لە ئەنجامی بڕینەوە یان سووتاندن یان شێواندنی دارستانە سروشتەکان بە ژینگەکات سکاڵاکار ئابین لەسەری بەڵێ. کاک دیار لە کاتی کەوتنەوەی ئاگرەکان ئابینیم بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو ئەبێتەوە برانی ئاگەر کوژێنەوەمان تا چەند لە کاتی خۆیدا لەوێ ئەبن و هیچ یاسایەک هەیە بەرامبەرەوەی کە زوو لەوێ بن بۆ ئەوەی کە بتوان ئاگرەکە کۆنتترۆڵ بکەن سێریکە ئەوەی بە پێی ئەو زانیاریانەی من هەمە ڕاستە بە پێی یاسا بە پێی ئەو یاسانەی لە ساڵی 50کانە لە دەرچووە کە پاراستنی دارستانەکان ئەرکی سەرشانی هەموو کەسێک نییە بە پێی یاسای ژینگە پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە بەس ئەوەی من ئەیبینم کوژاندنەوەی دارستانەکان بە فەرمی نەمبینیوە لە ئەستۆی هیچ لایەنێکا بێت یعنی فەرمان ڕاستە وەکوتم ئەرکی سەرشانی هەمووان بە پێی یاساکان داکۆکی و پارێزەری ژینگە بین بەڵام من تا ئێستا نازانم ئەوەی ڕاستی بێت لە ئەرکی بە فەرمی ئەرکی پۆلیسی پاراستنی دارستان و ژینگەیە ئەرکی بەرگری شارستانیە ئەرکی دارستان و پاوان بەڕێوەبەتی دارستان و پاوانە لە بەروی لە بەپی یاسایەک دیاری نەکراوە کە ئاگرکوژاندنەوەی دارستانەکان لە ئەستۆی کیایە چونکە ئەو ناوەکی خۆی بەرگری شارستانی بە بەرگری شارستانی و بەرگری شارستانی عادەتەن ئەو شوێنانەیە کە شارنشینە نەک مەسەلەن ناتوانێت بچێت لە شوێنێکی شاخاوی وەکو قەندیلە مەسەلەن ئاگەر کوژێنێتەوە ئەمە هەم ئەو کەلوپەلانەیشی لە بەردەستیانایە و لە ڕووی یاساییشەوە فەرز نەکراوە بەسەر لایەنێکە کە بێت. کاک دیارۆکو دوارێنمایی چیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە لەم ئاگرانە بە دووربین و لە مەترسیەکانی ژینگە بە دووربین؟ وەڵاهی بەپێی بڕگەی مادەی عفو بەپێی مادەی 3 یاسای ساڵ 2008 ئەڵێ ئەرکی سەرشانی هەر کەسێکە کە خزمەت مافێکی سەرەتایی هەموو کەسێکە کە ژینگەی لە ژینگەیەکی خاوێنە ژیان بگوزارێنێت لە هەمان کاتیشدا ئەرکی سەرشانی هەر هەمووانە بەڵێ کە بیپارێزین جا ئەگەر نەمان پارێز ئەمەمان نەکرد لەوە چ هەنە من هەموو کاتیاڵم هەڵم مرۆڤ ئەم ئەوانەی کە لە پارێزگای سلێمانییان لە هەرێمی کوردستانە ئەژین هەمومان هۆشیاری ئەومان هەیە کە نەبینە هۆی شێواندنی ژینگە یان هەر چالاکیەکمان ژینگەی تا لە بەرچاو بگرین بەڵام گوێپێنەدانمان زیاترە ئەگەر گوێپێنەدانمان زیاتر بەڕاستی هەر خۆمانین کە ئەبینە دەرەنجام و قوربانی ئەو گوێپێنەدانی دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکان وەڵە سپاس بۆ بەڕێز دیار شێخ غەریب بەڕێوەبەری ژینگەی سلێمانی کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لەمان بوو بەڵێ ئازانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامران بن.